ساڵتان لەبێت بینەرانی کورسان نوێز من ڕۆتەفیق وڵاتخێم شەی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر ئەو هەوڵانەی بەڕێز خوبات تاڵەبانی کە ڕایگەیاندووە بۆ شەفافیەتکردنی داهاتی نانەوتی لە پارێزگای سلێمانی. دیارە هەر ئەم ڕۆژ خوبات تاڵەبانی لە پەیامێکدا ڕایگەیاند کە سلێمانی لە دەستێکی ئەمیندایە. ئەم هەوڵانە تا چەندە لە ئێستادا گرنگی هەیە بۆەوەی کە داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە پارێزگای سلێمانی بخرێتە ڕوو. گلەی و گازندە زۆر بوو لە ڕابردوودا کە دەوترا داهاتی سلێمانی نادیارە، کەس نازانێت داهاتی سلێمانی چەندە، بۆ چۆ دەچێتە کوێوە. بەڵام ئێستا خۆشبەختانەوەی کە بە هەوڵی بەڕێز خوبات تاڵەبانی ڕاگەیەنراوە هەموو ئەم دەنگۆیانە بەرپەرش دەداتەوە و داهاتی سلێمانی بە شەفافی دەخاتە بەرچاوی هەموو لایەک. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر گرنگی داهاتی سلێمانی کە ئاوها بە شەفافی دەخرێتە ڕوو لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر کامەران ئەحمەد پرۆفیسۆری یاریدەدەر هەروەها پسپۆڕیابی. دکتۆرجان بەخێربێت. زۆر سپاسان کە ئامادەی لە بەرنامەی پانۆراما لە دکتۆر جارێ با سەرەتا لە مەسەلەی داهات و شەفافبوونی داهات و گرنگی داهات بخینە ڕوو بە تایبەتی لە پارێزگای سلێمانی. ئەوەی کە هەبوو یعنی زۆر قساکرا لەسەر داهاتی سلێمانی نادیارە، یاخود داهاتەکە دەبرێت یاخود داهات کەمی کردووە، یاخود ئەم داهاتە کەس نازانێ بەرەو چۆ دەچێتە خەزێنی کێوە. ئێستا ئەوەی ئەمڕۆ کە بەڕێز خوبات تاڵەبانی پێی هەستا جەنابتان چۆن هەڵسەنگانی بۆ دەکەن لە ڕووی ئابووریەوە بەڕاستی؟ سەرەتا سوپاس بۆم دیمانەیە و دەستان خۆش بێ. دکتۆرجان بابەتی ئەمەی کە ئەمڕۆ لەلایەن بەڕێز کاک خوبات تاڵەبانیەوە ڕاگەیەنراوە جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەواازەیەکە بۆ لادانی پەردە لەسەر هەندێک بە مەسائلی ئابووری، بابەتی ئابووری کە لە هەنگاوی یەکەمە کاک خوبات لە دەسهاتەوە دەستی پێکردەوە. سەرەتا کاک هاوڕێ من لە قەوسێکی زۆر بچکۆلەیە ئەلم مینبەرەی ئێوەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی دارایی ئەەکەم چەند زاراوەیەکی ڕاستیان کاتەوە. ئەمەی ئێستا لە حکوومەتی هەرێم کۆ کرێتەوە کە دەسهاتی گشتیە بە عەرەبی پێ دەوترێت ئیرادات عامە پابلیک ڕڤنیو بە ئینگلیزی، یعنی دژاوازە لە داهات. بەڵێ داهات دەخلە ئینکەمە، داهات تەواوی ئەو دەستکەوتانە دەگرێتەوە کە لە وڵاتدا بە دراوی نەختینەی دەپێورێن لە ساڵێکدا، ئەوە داهاتە. تێگەی یەکێکی تریان باجی دەرامەت یعنی مەوارد ریسۆرسس بە ئینگلیزی، مەواردی بەشەریمانەیە، مەواردی طبیعیمانەیە، مەواردی اقتصادیمانەیە، دەرامەتی مرۆیی، سروشتی، ئابووری. ئەمانە جیاوازن لە باجی داهات، ئەوەیان دەبێ بڵێ باجی داهات، باجی زەریبەتە دەخل ئینکەم تاکس. بەڵام شیکردنەوە ئابووریە گرنگە ئەم زاراوانە بە غەڵەتی بەکارهێنرێ کەواتە لێرەدا کاک خوبات تاڵەبانی هاتووە بەشێک لە دەسهاتی گشتی ئەو بەشەی کە پێی دەگوترێت دەسهاتی نانەوتی لە ڕێگەی داتابەیسێکەوە لە وێبسایتێکی تایبەتە بە ناوی شەفافیەت.com دایناوە بۆ ئەوەی هەر هاوڵاتیەک لە هەر بوارێک لە هەر فەرمانگەیەک کە لە خەزیێنە جیاوازەکانی هەرێمی کە 27 خەزیێنەی هەڵم نەکردبێ لە 600 فەرمانگەیە لە هەر کامێکیان کلیکێکەکەی بە جۆرە لە جۆرەکان ڕۆژی چوارشەممە ئێمە لە وتێلی شاری جوان کە بە ڕێزیان سپاسیانەکەی بانگێشتیان کردبووین میوان بووین لەلایەن ئەو داتای بەیسەیان بۆ ئێمە ڕوونکە لەگەڵ کاکشوان و کاک دکتۆر ماکوان بەڕێوەبەری بانکی هەرێم لە قی سلێمانی ئەمانە کارەکەیان کارێکی جوانە، کارێکی دڵسۆزانەیە، هەوڵێکی جددیە لە کە بتوانێت ئەم تەکنەلۆژیای زانیاریە تۆ تێکەڵاو بکەی لەگەڵ بابەتە ئابوووریەکانە و تەکنەلۆژیای زانیاری بخەیتە خزمەتی باری لایەنی ئابووری و ئەو بەشەی کە پێی دەوترێت دەساتی گشتی. کەواتە خەڵکیش بە ئاسانی ئەو کاتە دەستیەگات ئابم بابەتە کە بابەتێکی زۆر گرنگەوە بابەتێکی گرنگە، بەڵام سیرکە کاک لە کۆبوونەوەکەی چوارشەممەشە ئەو مەوزوعە خراە بەرچاو و دیدەی ئەو بەڕێزانی کە ئەو داتابەیسیان دانا و لە چوارچێوەشیاندا کاک خوبات. مەسەلەی دارایی گشتی مالیە عامە کە زانستێکی تایبەتە گرنگیەدا بە بۆجێ گشتی، بۆجێ گشتی شتەیەکی تەخمینی یەک ساڵەیە لە سەرەتای ساڵەوەدا ئەندرێ بە تەوەقع بە ئەکسپێکتیشن بە تەخمینیە
تاوەکو لە یەکی یەک تاوەکو سیوێکی 12 بەچی پێک دێ لە 10 ساتە گشتیەکان و خەرجە گشتیەکان. ئێستا ئێمە تەنها لە پارێزگای سلێمانی و هەردوو پارێزگای سلێمانی هەڵامجە راپەڕین و گەرمیان تۆ بەشێکت لە هین هێناوە لە 10 ساتە ئەوش بەستە زاتی نانەوتیە کەواتە لێرەیە ئەوە بشێکی زۆر لە دەساتەکانی تر کە نەوتین باوڵین سەرچاوەکانیان نەوتەگرێتەوە دیار نییە. ئەمە لەلایەکتر دروستەکە بۆ ئەم بابەتە دکتۆر ئەی چۆن لە تۆ ئێستا ئەوەی کە ئێمە ئەیخوێنینەوە لەم داتابیسە لەم ماڵپەڕەیە تەنها دەساتەکانە ئەخ بەس ئەوە تەنها هی پارێزگای سلێمانی هەڵەبجە و ئیداری ڕاپەڕینی گەرمان ئەمەی هەموو حکوومەتی هەرێمی کوردستان نییە نەخێر باشە زانم لەبەرەوە داهاتی نەوتیان تێکەڵ نەکردووە. حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەگەر ئەم داتابیسە قبول بکات تەواوی فەرمانگەکانی ژێر فەرمانڕەوایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە پارێزگاکانی هەولێر و دووەک و ئیداری زاخ و سۆران هەمویان ئەوە وەکو چۆن ئەم داتابیسە لێرە کاری پێ بکرێ ئەوە هەنگاوێکی گەورەتر بەرەو شەفافیت ملدنێ بەڵام شەفافیەتی تەواو ئەوەی کە لەم هەرێمی کوردستانی ئێمەیە بەڕاستی هاوڵاتی نیگەرانە لێی و هەرچی احترام و ڕێزم بمبورن هەرچی قسە و قسەڵۆکیش کە دروست ئەبێ بە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر چاوی نانەوتیەکان نێ لەسەر چاوی نەوتیەکانە. لێرەیە کەواتە ئەبێ ئەو داتابیسە کە ئینشاءالله لە ئایندەیە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت ئەمە بکە ببێ بین ئەگەر نەوتیەکانیشی تێ بکەن نەترسن ئاشکرای بکەن ئەو وەختە تۆ ئەو وەختە ڕووی خەرجیەکانیش لایەنی خەرجی گشتیەکانیش بخەرە ڕوو ئەو وەختە تۆ کورتێنانی بۆجە یان سەر ڕێژکردنی بۆجە بۆ هاوڵاتیان ڕوو نەکەیتەوە هەرچەندە ئەوە بوا ساڵی هەشتەمیش تێپەڕی ئێمە بودجەمان نییە کە ئەوە خۆی لە خۆیدا بەڕاستی خەلەلێکی گەورەیە لە مەسەلەی باری ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم زەمانە زەمەی دەوڵەتی عەباسی نییە جەناوی خەلیفەچی فەرموو ئیتر بڕوا بەڕێگەوە. ئەمڕۆ زەمانی نوێیە سیستمی سەرمایەداری جیهانیە پەرلەمانەکان ڕۆڵی گرنگیان نەبێ ئەوەی کە دەستگای یاسادانان گرنگە چونکە تۆ پرۆژەی بۆجە کە ئەنجومەنی وەزیران بەرزیەکاتەوە پەرلەمان ئیقراریەکە ئەبێ بە قانون واجب التەنفیز لەسەر حکوومەت فەرزە ئەو قانونە جێبەجێ بکە. ئەو وەختە تۆ بەرچاوڕوونیەکت دەبێت بەزێک ڕاستی تریشێ بێ دەری بڕین بۆ ئەو ڕاستی بۆ نمونە حکوومەتی عێراقی بۆ جێ گشتی هەیە ئەوەی بەس ئەم ساڵ نەی بووە لە 2022 نەی بووە 23 چێتە پەرلەمانەوە ئەی بێ پێشتری شەی بووە لە دوای 2023 لە دوای ڕوخانی نظامی سەدام حوسێن سیستمی حیزبی بەعەز کە ڕۆیوە ساڵانە کە بودجە هەبووە هیچ ساڵێک بە تایبەتی بودجەی گشتی لە خەرجیەکانە خەرجی تەشغیلی پێوترێ کارپێدان بە خارخستن لەگەڵ خەرجی وەبەرهێنان خەرجی وەبەرهێنانەکە قەت وەکو خۆی جێبەجێ نەکراوە کەمتری لەسەر باڵێ دائیمەن کەمتری هەندێکیان هۆکاری بابەتی بوون بەهۆی ئەو بارودۆخەی ئاسایش و نەبوونی جێگیری و ئیستیقرار و ئەمنیەت لە عێراقا هەندێکیشی گەندەڵی بووە بەهۆی گەندەڵیەوە چەندین پرۆژەی وەهمی بووە بەس بۆ دزینی پارەوەکەوەی دزینی سەدەکە ئێستا باشانی ئەو پرۆژانە پارەکەی دزراوە نەگەڕاوەتەوە سەربوون هەر بۆ بەس بەناو لەسەر وەرەقە بۆ هین هەبووە پرۆژە هەبووە بەس لە عەرزی واقعە بیابانەکە هەروە خۆی بۆ نمونە ویست بێتیان پرۆژەیەکی نەوت بەرهەم بێنن مەسفایە دروستکەن یان 8 میلیارد دلار تەنها ڕۆیشتووە لە بۆ کارەبا لە عێراقە بە فەوتاوی ئەوەش حاڵەکەیەتی لێرەیە کەواتە ئێمە با بگەڕێنەوە سەر بابەتە گرنگەکەی خۆمان ئەوەیە ئەمە هەنگاوێکی بوێرانەیە تۆ دەسهاتی خۆت هەرچەندە ئەگەر نەوتیش نییە بەڵام تۆ بە جۆرە لە جۆرەکان طبعاً ئەو ڕۆژە کێمە دانیشتبوون چوارشەممە لە هەر چارێک جارێک کاکشوان ئەپدەیتی ئەکردەوە
یەکسەر دەساتی ئەو ڕۆژەی یعنی داخڵەکە داتاکان داخڵەکە دینارە هاتە سەری یەکسەرە هات باشە کاک کرد خۆبا یەک پرسیار بکەین لە ڕۆ ئابوووریەکەیەوە هەرچەند من ینی خۆم زۆر شارەزانانی بۆ جەنابەتەوە ئیتر تۆ لەو بوارەیە ینی پرۆفیسۆر و پسپۆریت هەیە زۆر جار دەوترێت هەندێک بابەت ئەمە پەیوەندی هەیە بە ئاسایشی نەتەوەی ئەو وڵاتەوە یاخود ئەو هەرێمەوە داهات ئەگەر ئاشکرا بکرێ بۆ شەفافێتی ئێستا ئەم هەنگاوی کاقوبات پێ هەساوە هیچ مەترسیشی هەیە بۆ سەریانی ئاسایشی نەتەوەی خەڵک یا پارێزگاکە یاخود ئەو ناوچەیکە هەیە لە ڕووی ئابووریەوە کاک هاوڕێجان بەڵێ من بۆ 20 ساڵەچێ لە مامۆستای زانکۆم و لە بواری ئابووریان ڕاستە من نمبینیوە وڵاتێکیشخی نمبینیوە نەمبیستووە بە لە حەزات هاوڵاتی بتوانێت دەساتەکەی بزانێ نەمزانیوە ساڵانە ئەیڵێن ئەڵێ دەساتی حکوومەت ئەوەندە بووە خەرجیەکانش ئەوەندە بووە پڕکردنەوەکەشی بەو جۆرە بووە کورتێنان ئەوەندە بووە ئەجا خۆی دەساتیش کە کوێ کەوتۆ لە حوت تەوەری سەرکیاکۆ بێتەوە کە پێی دەوترێت دۆمین یعنی دەساتەکانی مڵک و ماڵی دەوڵەت کە نەوت ئەچێتە ناو ئەوەیانەوە نەوت و غاز بچێتە ئەویانەوە بەڵێ چونکە ئێستا بە قانون هەر قانونەکەی زمانی دەوڵەتی عوسمانیشە هەرچی سامانی ژێرزەوی هەیە حکوومەتە بێ مناقەشە بێ مناقەشە چی لە ژێرزەویا بووی حکوومەتە سەرزەویەکەش ئیتر گەن بوو جۆ بووە کابرای بە نرخی ڕۆژ زەویەکە بۆی پارەیە دەنەوە دەستی و تاویزیەکەنێ و بەرهەمی خۆی ئەچێنێ ناخێر ناتوانێت ناتوانێت بوو تۆ زەویەک ئێستا چەند پارچە زەوی لە کوردستانە نەوتی تیا دۆزراوەتەوە تەلبەن کراوە بۆ بە مڵکی ئەو حکوومەت و ئەو کۆمپانیایی کە دێ کارەکە بۆ لەو دەرهێنان و ناردنە دەرەوەی نەوتا بۆ نمونە ئەمە نەوتی تێدابێت ئەگە بۆ نمونە گەر نەوتی تیاابێ ئەخی ئمە زیاتر نەوت و غازەکە تا ئێسەکە دۆزرابێت تۆشتمان لەگەڵا کرابێ دووەمیان پێی ئەوترێ میرانە ڕسووم فیس بە ئینگلیزی ئێستا هەندێک ئابووریناس غەرامە و پێبژاردنە خەن بە فەقەرەیەک هەندێکیان خۆی بەڕاستی پێبژاردن غەرامە نە ڕسوومە و نەباجیشە تۆ لە سیارەکەت خێرا لێ خوڕی پارێکی زیادە ئەوە غەرامە ئەجا باجە ئەجا قەرزی ناوخۆ قەرزی دەرەکیە ئەجا یارمەتی و کۆمەکی دەرەوەی وڵاتە ئەجا دەرکردنی پارەی نوێیە ئێمە لە هەرێمی کوردستان دەرکردنی پارەی نوێمان نییە حکمی ئەوەی دەسەڵاتی نەختینەی سوڵتەی نەقدی لە بەغایە لە باقی مرکزیە ئەجا ئێمە ئەبێ لەسەر شەشدانەکەی تر لەسەر ئەو شەش تەوەرەی تر حکومەتی هەرێمی کوردستان دەساتەکانی بڵێن لەوە ئەوەندەم دەستکەوت لەوە ئەوەندەم دەستکەوت تا دوایی باشە تا باجیش ورد دەبێتەوە غەرامە ژوور دەبێتەوە میرانە ژوور دەبێتەوە بامی یێتە خوارەوە چۆن دەساتی مڵکی دەوڵەت دۆمینی پێوترێ بەعرەبی ئیرادات ئەملاکت دەولە چۆن ئەوەش هەمووی ور دەبێتەوە من لەقی لێ بێتەوە بەڵام ئەم وردەکاریە ئەوستا هاوڵاتی بیزانێت دکتۆر کامەران بەڕای من مەرجم بیشی زانیم لەوانی هەندێک سەر لێشی تێنەگا لە زۆریشی تێناگە چونکە ئەمە مەسەلەی هەندێک جارەمی دیجیتاڵە ژمارە خۆی ژمارەکە مهم نییە دیوی ئەو دیوی ژمارەکە مهمە کە ئەمەیان بۆەوە بوو ئەوە بۆ زۆر بوو ئەوە بۆ کەم بۆەوە چۆن ئەمە وای لێ هات چەند دابەزی بڕی سەر تاپای بڕی دەساتەکە چەند کەم بۆ ئەی بەراورد بە مانگی ڕابرد و ڕێژەی دابەزینەکە چەندە لە سەد تا چەند دابەزیوە ئەمانە ئینی پێکرێ ئەجا تۆ بە هەموو داتایەک کۆمەڵێ تەوەقعات ئەکسپێکتیشن پێشببینی ئایندەکردن ئاینەن شت ئەبێ بە تایم سیریەسێک تەوێت سیلسیلەیەکی زەمەنی تەبێ کە لە 15 بۆ 20 ساڵ کەمتر نەبێ بۆی تۆ بتانی تەوەقع بکەی بە 2030 یعنی ناتوانانی بە داتای 2 ساڵ 3 ساڵ خۆی لە حقیقەتە ئەم کاری زۆر وردیەوێ بەڕاستی کارێکی ئاسان نییە جا ئەم کارە ئەبێ ئەو بە ڕێزانە کە ئەم کاریان کردووە من لێرەوە ئەو ڕۆژش لەو شوێنە دەستخۆشیم لیان کردو ئێساش دەستخۆشیان لێ یەکەم کارەکان بوێرانەیە دەستخۆشی ئەوێ پێزانینی ئەوێ سوپاسی ئەوێ ئەوانە هەمووی نەک مجامەلەیان بکەم لێرەوە بڵێ وڵات دکتۆر مجامەلەیان بەڕاستی جەنابەت پرۆفیسۆرێکی توانی بە یەک کلیک بچیتە ناو
سایتە و دەسەکەی تریشمان ئەوەیە کە خەرجیەکانە ئەوە یەک ئەنجانی خەرجیەکان لەمای ئیزافە نەکراوە بەس داهاتەکەی بەس داهاتەکەی بەس دەست هاتەکەیە دەسهات ئەگە دی گوێ لە من بگری ناڵم دەسهات داهات شتێکی ترەوە بابەتێکی ترە لێرەیە شتێکی تر هەیە یەک ڕاستی تر هەیە نەیشارینەوە ئێمە لە کوردستان و لە عێراق دەوڵەتی نەوتین پێم هەندێکجا پێمانە وڵاتی نەوتی یا وڵاتی مڵکانەی دەولە ڕێعیە ڕێنستیت بە ئینگلیزی ئێمە وڵاتێکین بێ عراقکردنەوە خوان شتێکی ئەیدە دێ لە ژزەیە دەریێنی فرۆشی عراقیەوە دەست حتا بۆیە بە کرێ خانوویەک کرێی دوکانێکی شەرمڵکانەیە تۆ زەویە کتێ ئەیەی بەکرێت جووت کابرا خۆت تااقەتی گەنمکردنە نییە ئەیە تێقاەوە ئەوە 20 دۆنمەمەیە ساڵی من ملیۆن و نیوەکەم بەرە لی دەرەچم ئەوە کرێ مڵکانەیە بێ عراقیەوە ساڵی ملیۆن و نیوە وەرەگری بەڕێزاوە پاری خۆێتێکی ئەوەی کا بەگەنمی زەرەرەکە قازانجەکە مشکلی تۆ نیە نا بە هیچ جۆرێک جا لێرەیە لەم وڵاتانەدا ئێمە بۆ نمونە لە حکومەتی هەرێمی کوردستان ئەوەی داتایی کە زۆر بە ئاشکرای و بەردەوام لە ڕۆژێکا چەند جار ئەنووسێ و ئەوترێ ئێمە نزیکی 900 ملیارد دینار ئەدەین بە موچە مانگانە بە موچی فەرمانبەران و کرێکارانی دەوڵەت باشە بە خانە نشین بە کەم ئەندام هەتا دوایی باشە لە باشترین مانگەکانی بۆ نمونەیەنی پارێزگای سلێمانی لەو داتابیسەیەکە ئەو ڕۆژە پیشانماندرا مانگێک لە 120 ملیار و ئەوانەدایە دەساتی سلێمانی باشە 120 وەک بازەکرێ موچەی سلێمانی نزیکە بێتەوە لە 400 ملیار یعنی ئەم دەساتانەی ئێمە سلێمانی تەنها لە 125 موچە دابینەکە جەخۆی لە ڕووی ئابووریشۆ زۆر ینی هەڵەیەشی گەورێت و هەچی دەسهاتە بیدێتەوە بە ئەمە ئەم پێی دەوتری دیفاکتۆ ئەمر الواقع باشە ئەوە ئەمری واقع تازتەوە حکوومەتی هەرێم لە ڕۆژانێکدا کە ئێستا خۆیان ئاعترافدان بە هەڵەکەی خۆیانە ئەنێن بە لێشاو بە ڕێزانی ئێرە لە ڕقی ئەولاش لە ڕقی ئەملا بە عریزەیەک لە ڕۆژێکە 2000 کەسیانە کرد بە فەرمانبەر لە فڵان دایرەوای لاتبوون یان نەزانچی هێزی کاریان بۆ دامەزران من دوای وردە دەوزییانکردنەوە بەسەر وەزارەتەکانەوە بەسەر دایرەکانی ترە ئەو بەڕێزە بە هەر شێوەیەک بە هەر هۆکارێک چۆن بۆ بە موچەخۆر بووە بە موچەخۆر هاوڵاتێکی ئەم هەرێمی کوردستانەیە مافی لەسەر ئەم حکومەتە هەیە ئەبێ موچەی وەدابینکەین گاڵتە نییە ئێمە 6 ملیۆن کەسە بین لە هەرێمە بە ئاخر داتا ئەگەر زۆر بیڵێم 6 ملیۆن بگەین یان نەگەین ناشگەین کەمترە بە پێی ئاماری هەر حکومەتی هەرێمی کوردستانی خۆشەویست ئەڵێ من موچەی ملیۆنێک و 200 کەسە دەم بەڵام لەو ملیۆن و 200 خانە نشینیشی تایە اینجا ئێمە هەرچەندە پیاچوونەوەیکی زۆر کرد لە فەرمانگەی خانە نشینی بەڕێوەبەراتی خانە نشینەکانی هەرێم بۆ دۆسەی کۆمەڵێک لە خانە نشین بۆکان و پیاچوونەوە و کەمکردوەکان و مردووەکان و ئەمانە بەڵام کەواتە بەڕاستی لە پێشوە ئێستا ئایانێ ڕاستیکەنەوە لە کۆمەڵێ ئیجراعاتی ئیداری ئەم حکومەتەی ئێمەیە هەڵەکراوە اینجا ئەو هەڵانە ئێستا ئایانوێ چاکیکەنەوە ئەمەی کە ئێستا حکومەتی هەرێم جارجار ئەیا بە گوێمانە زوو باسیەکە چاکسازی ئابووری کاکە چاکسازی ئابووری نییە چاکسازی کاریژێڕیە ئەوەی کاکرێت چاکسازی کاریژێڕێ چونکە چاکسازی ئابووری برابا بە شتێکی ترە باشە خۆگەر چاکسازی کاریژێڕێکەش بێ خۆ دوجار باشە هەر باشە ئەچێت نەوت خراپە بەڵام ئەڵم ناوی خۆی لێ بنێ ئێستا بابامە ئاوە لەم پرداخەیە کرێ بە من بڵێمەوە چایە مەحاڵە تامیەکی تۆ کاتە ئەوش عینەن شتە تۆ ئەو شتە چییە ئەوە بڵێ ئەوە ئەەکەم خۆ چاکسازی کاژێڕی چاکە چاکسازی سیاسی چاکە چاکسازی ئابووری هەموو ئەمانە حکومەتێک بیەوە بەردەوامی بە ژیانی فەرمانڕەوایەتی خۆی بدە ئەبێ بەردەوام بێ لە گۆڕین و خۆگۆڕین و خۆچاکردن و ڕەخنە لە خۆگرتن ئێستا بۆ نمونە ئەم پرۆژەی کاقوبات کە ڕایگەاندووە جەناب دەڵێ ئەو ڕۆژە ئێمە
ینی لێوێ بانگێش کرابووین و پرۆژەکەتان بۆ عرض کراوە بینیوتانە دەستخۆشی خۆتان گەیانەوە دیارە بە دڵنیاییەوە ئێوە ئەوانەی کە بەشدار بوون کەسی ئازبەرز و پرۆفیسۆر و شارەزای بواری ئابووری و ئەو هەمە چەشنەی تیا بوو میدیاکاری لێبوو کۆمەڵێک سەرمایهداری نیشتیمانی بەڕێزی لێبوو کە لەوێ بانگێش کرابوون کۆمەڵێک خەڵکی حیزبی لێبوو نەختێک بەڕێزی بڵێن فەرمانگە و دایر و دەوائیرەکانی سلێمانی بەڕێوەبەری پارێزگا ئەوانەکانی زۆر باشە بە دڵنیایەوە لەو کۆبوونەوە ئێوە هەموو ینی پێشنیار و تێبینی و سەرنجی خۆتان هەبووە پێشنیار و تێبینەکانتان چۆن ئاڕاستە کرد بۆ زیاتر پەرەدان بەم هەنگاوی بەڕێز قوڵات تاڵەبانی کە ناوێتی لە پێناو شەفافکردنی دەستهاتی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و هەردوو ئیداری گەرمیان و ڕاپەڕین و چۆن ئەم هەنگاوە وەکو جەنابەت پێشتر لە قسەکان ئاماژەت پێدا ڕنگ بداتەوە داهاتوو بۆ حکوومەتی هەرێمی کوردستانی هەنگاوێکی لەم جۆرە بنێت دیارە کاک ئەوڕێ هیچ کارێک بێکەم و کوڕی نابێت هەموو شتێک کامل نییە بێت لە مەسەرەن تۆ کارێکەکەیت کارەکە بکە قەچێکە با دەکەس ڕەخنە و لێ بگرێ ڕەخنەکانی ئەو تێبینی و ڕەخنانی لە کارەکەی تۆ گیراوە چی بوو بزانە خەلەلەکانی خۆت دۆزەر و باشتری ئەویش کۆمەڵی تێبینی و ڕەخنە هەبوو لەسەر ئەم کارە کە لە کات و شوێنی خۆیان بەو بەڕێزانە بە کاکشان مەسەر کاک دکتۆر ماکوان و ئەوانکە سەرپەرشتیاری هوەری تەکنیکی کارەکەن ئەتوانن تیای ڕاستکەنەوەیان هەندێک خەبیری بەشی ئەوەی ژمێریاریان پێوتێوانی پسپۆڕن لە بواری ژمێریاریە بانگیانکەن ینی هەندێک کەم و کوڕی هەبوو بەس بە گشتی کەم و کوڕیەکان لە ڕووی بزانستی ئابووری ئەوەی ئەبێ خەرجە گشتەکانیشی لەگەڵا بێ ئەوە یەک ئەی ئێوە پێشنیاریەوەتان کرد بێ خەرجە گشتیانەشە بێ بەڵێ پێشنیار کرا وەڵام وتیان لە ئایندەیەکی نزیکە داتابێسێکیش دائنین یان داتابێسێک دانین بۆ خەرجەکان یان خەرجەکانیش لەگەڵ ئەم داتابێسەیە ئەکەن بە یەک گرنگەوە ئەویان وت من وەکو شخصی خۆم مەشتێکی ترمان هەیە لە هەرێمی کوردستانە پێی دەوترێ نەک لە هەرێم لە زانستی ئابووریە بۆ هەموو وڵاتێک شتێکە پێ دەوترێت GDP بە عەرەبی ناتج المحلی الإجمالی سەراپای بەرهەمی ناوخۆ ئەوە کە لەو سەراپای بەرهەمی ناوخۆیە ئێمە داهاتی نەتەوەیی دەرەێنین ناشنال ئینکەم نیشن ئینکەمیان ئەوە کە سەراپای داهاتی نیشتیمانی تۆ لە ساڵێکە لە ماوەی ساڵێکە داهاتی نەتەوەی بریتە لە بەهای نەختینەی سەرجەمی شمەک و خزمەت گوزارێت تەواوکراوەکان لە ساڵێکدا لە وڵاتێکدا ئەمە هەنگاوێکە بۆ ئەوی بزانیت کە ئەو بابەتە بێتەکە چونکە بە سێ ڕێباز بە سێر لە سێر ڕێگەوە دەساتی داهاتی نەتەوەیی حسابەکرێ یەکەمیان لە ڕێگەی خەرجیەکانەوە یەکێکیانش لە ڕێگەی دەساتەکانەوەیە دەساتی چی هی هەموو کەرتەکە هەموو کوردستانیش یان لە ڕێگەی پێی دەوترێ ڕێگەی بەهای زیادکراو القیمە المضافە سەرپڵ ڤالیو پێ ئەوترێ لەو سێ ڕێگایەکێ لەو ڕێگانە ئەمە خۆی لە خۆیدا ئەگەر بۆسەر هەموو بۆ کەرتی تایبەتیش ئەمە ببرێ دەساتەکان حساب بکرێ ئەتوانی بە جۆرە جۆرەکان داهاتی نەتەوەی لێ دەربێنی چونکە نەزانینی داهاتی نەتەوەی گەورەترین کێشەیە ئیمڕۆ ئێمەی ئابووری ناز کە ئەمانوێ کارێکی ئابووری بکەین کە پەیوەندی بە داهاتی نیشتیمانیەوە هەبێ داهاتی نیشتیمانی نازانین قومی نازانین یەمە سەر ئەو پرسیاری پێشوو ینی زۆر جار ئێمە لە بەرپرسانی بەڵێنی ئەوەیاندا داهاتی نیشتیمانیش حساب ئیزافە بکرێت ئەوە گرنگە ئەوە زۆر گرنگە بۆ پرۆسەکە بەڕاستی چونکە بەڕاستی بەڵێنی ئەوەشاندا ینی من لێرە بە هاوڵاتیان ینی ئەگەر ڕۆژە ڕۆژان یەکێ ڕەملە دکتۆر ئەو ڕشەوە دوت ئەتوانم بڵێم چێ بەڵێنەکەیداوە ئێوە مهمە ئەوە نیم لە خۆمەوە قسە ینی ئەوەی کە وەکو جەنابیش دەڵێ خاوەن بەڵێنەکە ینی بەدڵنیایەوە چونکە یەکێک من کە لەوانە ئەویان کردووە ئەو بابەتە باشە ئەم مەسلەی ئێستا جەنابەت زۆر ئاماژە بۆەکەی کە کۆی داهاتی نیشتیمانی ئێمە زۆر جارێنی بەپرسانی باڵای هەرێم ئەویان وتووە ینی ڕەوشی هەرێم نالەبارە بۆی کۆ کۆمەڵەشت بخەیتە ڕوو ئێمە پێویست ناکە بۆ نمونە وا دەوتا لە ڕابردوو بۆ چەند نەوتە نێرینە دەرەوە چەند داهاتی نەوتمان بەدەسەگاتەوە چەند بۆ نمونە بیرە نەوتمانەیە چەند ئەم کۆمەڵە ینی مەترسیانە ئەخرایە ڕوو بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ئێستای هەرێمی کوردستان ئەمانە مەترسیە ئەگەر ئاشکرا بکرێ خۆمە لە چوارچەوەی دەوڵەتی عراقی فدراڵیان بەڕاستی عراق هەموو لە مشتێکی وڵی مەرج نییە مەرج نییە نەبەخوا تێگەی ئێستا تۆ لە 125 تقریبن
هینی ناوچەیە گەزانیت لە دەسهاتی ناوچەیە گەزانیت دەساتی ناوچ خۆی ئەساسن دوو ناوچەیە ئەوە 125 ئەو لەشمان زانی باش ئەیە 175ەکەی چنووسانی ئەوە کەی نەوتە ئەوەی نەوتە یعنی بەڕاستی ئەجا کێشەکە لێرەی حکوومەتی هەرێم و مشکلەکە لە بینی منان نییە بۆ منی هاوڵاتیان بۆ توی هاوڵاتی کێشەکە ئەوان ئەوەیە کە ئەم ژمارانە کە نەدەن ئەوەیە کە بۆی پەیوەندی بە حکوومەتی مرکزی عێراقی وەیە خۆ ئەگەر دەوڵەت کوردستان دەوڵەت وایە مشکلی نەبوو ئێستا عێراق هەموو مانگێڵێ ئەوەندە ملیارم دەستکەوت لە فرۆشتنی نەوت ملیارم دەستکەوت 9 ملیارم دەستکەوت هاتا لە 10 مانگا 100 ملیارد دۆلاری کۆ کردوێتەوە ئەم ساڵ لە 2022 ئەدی خۆمەش دەوڵەت بوومایەمانەوە بکەین ئەمانتوانیەوە بڵین ینی تۆ پێ دوایە ئەمە پرۆسی شەفافیتە وای کردووە شکاندنی یەکتریە کاکە ئەگەر بێت و حکوومەتی مەرکەزی بتوانێت کۆنتترۆلی نەوت و غاز و دەساتی نەوت و غاز بکە بۆ بچێتەوە ژێردەستی باسی یەک دیناری گومرگ و باسی یەک دیناری میرانە و ئەو دەسهاتە نانەوتیانەی کە تۆ باسیەکەی تو باسیەکەی حکوومەتی عێراقی قسەی لێوە ناکە چون ئەساسەکەی تۆ لەسەر نەوتەکەیە تۆ ئەگەر ئەو کە نەوتەکەی تۆی گرت ینی هەناسەی تۆی گرتووە کە جارێکی تر بە ئەبەدەن ناتوانانی ببیتەوە بە خاوەنی ئابوووریەک کە خۆت وەلۆم باوەڕم نێ ئابووری کوردستان ئابوووریەکی سربەخۆ نییە فرۆشتنی نەوتەکەمان سربەخۆیە دەنا خاوەنی ئابوووریەکی سربەخۆ نین و حتا بە جۆرە لە جۆرەکان هیچ وڵاتێک لە دنیاە 100 خاوەنی ئابووری سربەخۆی نیە بە ئەمریکاشەوە چونکە لە ڕێگەی بازرگانی دەرەکیەوە جۆرێک لە وابەستەیی هەیە لەگەڵ وڵاتانی دنیادا ئەمڕۆ لە ژێر سایە جیهانگیریە گۆی زەویەوە بە گوندێکی بچکۆلە جارانەوە گوندێکی گەورە زام نەتوان بڵێم شەکانیشمان لەبەردەسە هەمووی لەبەردەسایە یعنی تۆ چیتەوێ بەس لەو گۆگڵە بدە یەکسەر کۆمەڵێکی چی وڵای بە سەدان و هەزاران سەرچاوە دنیا سەرچاوێت لێرەیە کەواتە کێشەکە لە مەسلەی نەوتایە کە باشە دکتۆر کەواتەیانی جەناب دۆکو پسپۆڕێک و شارەزایەکی بوارەکە بۆ پرۆفیسۆر لە بوارە ئابوووریەکەشە ینی ئەمەی هەرێمی کوردستان بە عادیلانە و دادپەروەرانە ئەزانی کە ئاشکرای ناکات یاخود لەبەر ئەو مەترسیانی بەغدایە ئاشکرای ناکە بەنسبەت پسپۆڕێکی وەکوتووە بەڕای من ئەوە دوو ڕووی هەیە باڵە لەلایەکیان ساڵانە پێویستە هاوڵاتی هەرێمی کوردستان داهاتی ڕاستەقینەی نیشتیمانی خۆی بیزانێت کە یەکێ لە پێکانە سەرەکیەکەی من هەندێک جار کە شتەڵین ئەبێ عێراق بێنینەوە کاکە لە 170 بۆ 72 دەسهات دەخلی قەومی عێراقی نەوتە باقیەکەی داهاتە نانەوتیەکانە لە 170 بۆ 75 باشە ساڵانە ئەگۆڕێتر شتێ زیادەکە شتێک کەمەکە لەم ڕێنجی 70 بۆ 75 ئیشەکە لە 120 بۆ 25 نانەوتیە باشە کەواتە لێرەیە بەڵام بۆ جێی گشتی عێراقی دەسهاتی حکوومەتی عێراقی بۆ پڕکردنەوەی خەرجیە گشتیەکانی لە 190 نەوتە بۆیە کە نەوت دابەزێت و کەواتە لێرەیە کە تۆ دەسهاتی گشتیەکانت لە 190 لە ئیرادات ئەملاکت دەولەوە بێ لە دۆمینەوە بێ ئەوەی تری باسی چین بۆکی بۆ نمونە زەڕیبە لە 102 دروست دەکات لە عێراق کاگا و ڕێجا کەواتە یانیوانە ئەو ئەهمیەتەی نییە کۆرەوەک سەر مێزێک وایە کاکە خواردنیشی لێ قاپ و کۆچکیشی لێ هەمووی کاڵە چی وڵا بە قاپ کاکەرێ چی خوارد وڵا بە چەتاڵ و کەوچک نانم خوارد کاکە چیت خوارد چیت خوارد ئەساسەکە بە چی خواردت قەینا بەس چیت خوارد هەنیوی ئەمەش نەوتەکەیە کاکە نەوتەکەیە لەویایە ئێمە ئەو وڵاتانە چەندە من زۆر جار ئەم قسەیەم کردووە یەکەمیان خۆزگە کورد نەوتی نەبووایە خۆزگە وەک بەنگلادش نەوتمان بکڕایە باشە باوەڕم پێ بکە کورد دەوڵەت دەبوو ئەگەر نەوتی نەبووایە کەس کاری پێی نەبوو بە هیچ جۆرە ناهاتن بەلایە خەڵک بۆ ناچێ بەلای ئەرمینیا و جۆرجیایە با پێ بڵێم بەس هین ناڵێم ئازربایجانی سۆڤێتی کۆن ناڵێم چونکە سەر دەریای ڕۆژ باوکۆ ئەوە هەمووی نەوت و غازە بەڕاستی با پێت بڵێم زۆر وڵات لە ئەفریقیا هەیە وەلو نیوەی لایەکی خەریکە لە برسامرێت داماوە بۆ بەڵام نەوت و سامانێکی وای نییە کەس قینی بەسەر دەوڵەتی سەربەخۆی و عەلەمی ڕاوەشێنێ لە ئومەیمە متتەحیدە جا لێرەیە کەواتە نەوتەکە ماڵی وێران کردوون نەوت ماڵی وێران کوردی مێڵ وێران کردووە نەوت
کوردی ماڵوێران کردە لە مێژووی نوێدا لە مێژووی نوێدا مێژووی کۆنەوە بابەتێکی ترە زۆر تااقتمان نیەگەر بچینە سەری جا لێرەیە کەواتە بە شێوەیەکی گشتی ئەم هەنگاوێکی چاکە چونکە ئەڵێ پندێکی چینی هەیە ئەڵێ ڕێگای 1000 میل بە هەنگاوێک دەست پێکات ئەو ڕێگا دوورەی کە ئێمە تا دوێنێ وەکو لە کۆبوونەوەکەی چوارشەممەی ڕابردوش کاقوبات باسیە کرد ئەوە هەتا ژمارەیەکم دەستەکەوت بمزانی بە بانکی هەرێم ئەمڕۆ چەندمان دەستکەوتوە ئەیوە تاوێک ماندووە بووین نەمانەزانی ئەی خۆ ئەلە لە قەلبەلایانی کەمەوە هەر هەموو دقەیەک هەموو هاوڵاتێک نەک بەس کاقوبات لە هەموو هاوڵاتێک لە کەنەداش ئەتوانێت دەستی بگا بوو دەستی پیا بنێ بزانێت ئەمڕۆ کەواتە ئەمە بۆ ئاسانکاریشە بۆ مەسلەی دەوڵەتداری و بەرپرسانی باڵای حکوومەت کە لە جیاوازەکان خراپم نەزانیوە مەبەستمیانی سەر لەو قسەی کاقوباتەوە کە جەناب بدە ئاماژە پێدا حقیقی بێ بڵێم من تااقەتی مجاملەی کەسیشم نییە چونکە ئەگەر منیش مجاملە بکەم زانست ڕێم پێ نادا مجاملە بکەم ئەمە لەوانەیە ڕەخنی لێ بگیرێ بەڵام هەنگاوێکی وێرانێ و ئێمە پێ دەڵێم ئەمە ئەبێت پەرەی پێ بدرێ سەرەتایە تەطویر بکرێ هەنگاوی گەورەتری بەدوادێ ئەبێ چونگەسە تۆ خاوەنی شتێکی پێشتر خاوەنی هیچ نەبووی نایسە خاوەنی شتێکی لە جیهانی ژمارەیە چونکە خۆ داهاتی نانەوتیش کەم نییە کاکە زۆر ئێمە سەردەمانێک گویانی هەر بەداهاتوانی بە جۆرەکان موچە بڕابڕێەوە ئێستا سلێمانی بۆ واقفڵ بووە لەبەرەوەی هەرچی دەستهاتی گشتیمان هەیە ئەمەی ڕۆ بۆ موچار من ئێستاژەڵە موچە مافی هاوڵاتیە بیدەیتێ مناقەشەی تیانی بە هیچ جۆرە بڵێ من موچە نادەم بەڵام ئەوە واقعەکەیە هەموو موچە هەموو شتێکی بردووە بەڵام تۆ ئایا لەوە زیاترت نییە ئەمە پرسیارەکەیە ئایا دەسهاتی حکوومەت یاریمی کوردستان بە نەوتی و نانەوتی نەک باس سلێمانیە باسی هەموو هەرێمی کوردستانەکەم ئایا کاکە یعنی لە هەندێک سەرەوە بڵێن حکوومەت یاریمی کوردستان دەساتە نەوتیەکانی خۆی دەربخات ئێستا لەوانەیەکی بێ لەوانەیە دیلۆیت هەیە کاکە دیلۆیت ئەو ژمارانەمان پێڵێ کە وەزارەتی سامانە سروشتیەکان دەنێت دیلۆیت کۆمەڵێ ژمێریارن دانیشتون ئەڵێ سامانە سروشتەکان دەڵێ ئەوەنە بەرمیلمان فرۆشت ئەوەنەی بە بۆری ئەوەنەی بە تەنکەر ئەوەنەی ئەوەمان ئەوە معقول نییە تۆ لە وڵاتێکای لە 1950 ئیراداتی نەوتت بڕا بۆ کۆمپانیا باوەڕێکی لەو کاوە کارەساتە لە هیچ وڵاتێکا شتیوانە لە هیچ وڵاتێکا شتیوانە ئەمە چ کۆنتاکتێکە ئەمە چ گرێ بەستێکە تۆ لەگەڵ کۆمپانیایە کردوتە تەواوی کاری بەرهەمێنان و دەرێنان و گەڕان بە دوای نەوت و ئەمانەی کە حکوومەتی هەرێم کردێتی پێویستی بە پێداچوونەوە هەیە پێویستی بە ڕاستکردنەوە هەیە پێدوانی ئەم جۆرە هەنگاوانی کێسە نراوە تایبەتی لە ڕووی شەفافکردنی دەسهاتی ناوخۆی ئەم سنوورە ئەمە وا بکات لە داهاتوو شایانی پاڵنەر بێ یاخود هۆکارێک بێ بۆی کە حکوومەت یاریمی کوردستانیش ناچار بکات ینی بێتە سەر ئەم ڕێچکەیە بەڕاستی ینی تۆ هەم داهاتە نەوتەکە پەرەسەندنی بەردەوامی نەک ڕۆژانە دقا بە دقا چرکە بە چرکەی مرۆڤایەتی کە ئێمەش دابڕاونین لە مرۆڤایەتی ئەوە فەرز ئەکا بەسەر هەر کەسێک لە حکوومەت یاریمی کوردستانە فەرمانڕەوا بێ لە ئایندەدا ڕۆژانە ئەبێ بزانی ئەم دقی بەرمیل نەوتەکە چەندی کرد و چەند ڕۆژ و چەند هات ئەوە شتێکی حتمیە چونکە ئەم بنیادی ئەم ڕۆی خەڵک و هۆشیاری خەڵک و ئەمانە ئەوە نەماوە لە سەردەمی بەعسا کەسنی کەس ئەم نازانم جەنابەتان تەمەنە چەندە ئەمانە بەڵام من لە 60 مالیدم 62 سەرچلم دا من زۆر لە تۆ گەورەترم کەسی چێ هەبوو بوێرە تەنها کۆمەڵی ڕقم کە لە وەزارەتی پلاندانانی عێراقی بڵاوە کرایەوە هەر ئەوە بوو کە حکوومەت خۆی دەریخست بە هیچ جۆرێک ئەو وەختە ئەویش نەوتەکانی ناکرد لە سەتانەوەتی بۆ جێگشتی عێراقی لە 8 ساڵە بەمەی بۆ جەنگ بوو لە سەتادەی بۆ خەڵک بوو ئەمانەیە تازە دەرەکەوێ باشە زۆر شت هەیە زۆر پەنهانی هەیە دوای ڕژێمەکە کە ڕووخا ئەنجا ئەرقام دەرکەوت شت دەرکەوت ئەمە لە ژێر ساید حکوومەتێکی تۆتالیتاری شمولی دیکتاتۆریە بەڵام تۆ لە سای حکوومەتێکی وەرەوە من هەندێک جار زۆر جار جهت نظری من تێڕوانینی من بۆ دیموکراسیت زۆر لەوە گەورەترەوەی کە لە کوردستانی عێراقا لە هەرێمی کوردستانە ئەو گوزەرێ بەڵام هەنگاوێکە بەرەو دیموکراتی زەکردنی
ژیانی سیاسی ژیانی کارژێڕی ژیانی ئابووری ژیانی ئاسایی خەڵکیش لێرەیە ئەو بەڕاستی جیهانگیری زۆر شتی نەهێشتووە زۆر شتی تیش ناهێڵێ کەواتە ئێمەش زەرمەند بووین بۆ جیهانگیری و ینی بە لێکەوتەکان هاتوانی لێوەی دووربیت چۆمەشتا بۆ ژیانی هەموو مرۆڤایەتی لە ژێر هەژمونی سیستمی سەرمایه‌داری هەموو جیهاندایە ئیتر بە سلبیات و ئیجابیاتیەوە لایەنی ئەرێنی و نەرێنی ئەم سیستمۆ تو پێوەی بەندی ئەوەیشی کە ئەم سیستمە تەرکیزیە کاتە سەر مافی مرۆڤ و دیموکراسیەت و ئازادی تاکە ئەوەی کە ئێستا ئەو چەکەی شەڕی لەگەڵ پێکەن بە ئێران ئەوە کە ئێمڕۆ مەجلیسی ئەو ئەنجومەنی ئەوروپا کۆبووەتەوە و کۆمەڵێ پاکێجێکیان لە سزای سزان ئێران داناوە لەسەر ئەم سێ تەوەرێ ئەی بۆ ئەو سێ تەوەرێ لە عێراقا ئێژ ناکە ئەو سێ تەوەرە لە سووریایش پێ ناکەن حەقی لە هەموو ئیشی پێکەن ئێمە لە هەرێمی کوردستان ئەگەر ئەم هەنگاوانەمان بەم شێوازەی ئێستا بێت لە داهاتووە توانین ئەنێری هیچ نەبێت لە ڕێگەی شەفافکردنی داهات خستنە ڕووی ئەو بابەتانی کە پەیوەندی هەیە بە ئابووری هەرێمی کوردستانەوە هەروەها ژیانی خەڵکەوە لە هەرێمی کوردستان پێدوانیە هەم ڕووی خۆمان لەو ڕۆ دیموکراسی کە جەناب داماژەی پێەکەی ینی تا ڕادەیەک پراکتیزەکردنی دیموکراسیەکەمان باشتر بێ و لە لای دۆست و نارەکانمان بە شێوازێکی باشتر دەرکەون و ئەوەنەش گلەی و گازندەمان نێتە سەر لەلایەن بۆ نمونە بەغداوە لەلایەن وڵاتانی دیکەوە کە پشتیوانمانەکەن لە پرۆسە دیموکراسیەکەیە لەوانەیە کاریگەری هەبێ چونکە دووبارەیەکەمەوە هەنگاوێکی باشە هەنگاوێکی زۆریش باشە نەک باشە تۆ لەوانەیە لە کۆڵ بۆڵەبۆڵێکی زۆری علایانی کەم ناوخۆی ببیتەوە تێگەی بە ئەوانش کە هاوبەشەکانتن لە فەرمان ڕەوایەتیدا هاوبەشەکانتن لە عێراقا لەوانە کە تو پێڵی ئەوە وەزعەتی منە لە داهاتن دەساتی نانەوتیم ئەوەندەیە ئەو وەختە ساباتێ بۆی کاکە فەرم و سایتەکەت بکەرەوە من لە لای خۆت بە لەحزەتەوە بەردەوام متابعی من بکە بزانم داتەکان نوێنە بێت و بزانم چیم هەیە و چیم نییە ئەمە نەکراوە لە دەڤەرێکی هەرێمی کوردستانە کە ئەنجامە درێ یعنی ئەمە پێت دەڵێم بوێریەکی زۆر گەورەیە بەڕاستی بوێریەکی گەورە دکتۆر من پرسیارم نەماوە نازم جەناب دەگە هەر پەیامێکی کۆتاییت هەبێ ئەتوانی بگەینی زۆر سپاس وەڵا زۆر دەستان خۆش بێ بۆ ئەم دیمانەیە و لێرەوە من جارێکی تر داواکارم لەو بەڕێزانی کە ئەم داتابەیسیان دروست کردووە بتوانن هەم داتابەیسی خەرجەکانیشمان بۆ دروست بکەن هەم داتابەیسی داهاتی نەتەوەیشمان دەخلی قەومیشمان بۆ دروست بکەن و هەروەها هیوادارم بە ڕێزانش لە پارچەکەی تری حکوومەتی هەرێمی کوردستان بوێر بن ئەوانش داتابەیسیان هەبێ یان خۆیان جارێکی تر هەر لەگەڵ ئەم داتابەیسەیە چونکە ئەم بە ڕێزانیدانەوە ئەڵێ نامانەوێت بەڕاستی ئەمە داتابەیسی سلێمانی بێ ئەمانەوێت داتابەیسی کوردستان بێ ئیتر یەن ڕێگەر لەو داتابەیسەیە ئەوانی دەساتەکانی تەواوی هەرێمی کوردستان پیشانەدەن لەگەڵ خەرجیەکانە یان خۆیان ئەتوانن ئەوانش پسپۆڕیانێ و خەڵکی بەتوانای لێ لە شاری هەولێر کە ئەتوانن بە دڵنیا مەتوانن ئەوانیش ئەو داتابەیسە دروستکەن ئەوانیش دروستیکەن بۆ ئەوەی هاوڵاتی هەرێمی کوردستان ئینسانی کورد مرۆڤی کورد تۆزێ بەرچاوڕوون بێ لە دەساتی گشتی لە خەرجی گشتی لە سەرقاڵی ڕۆژانە لە کۆمەڵێشت ئەمە هەنگاوێکی گەورەیە هەرچەندە ئەبێ زۆر بەوریایەوە تەعاملی لەگەڵا بکرێت چونکە ئەمە لایەنی مەترسیداریشی تایە کە ئەگەڕێتەوە بۆ هەندێک لەوەی کە خۆ دوتت لە ئاسایشی نەتەوەیمان لەوانەیە لە قۆناغێکدا ئێستا ئیشمان زۆر بەم شەفافیەتە بێ لە قۆناغێکدا ئەگەر ئەوەندە کارمان پێ نەبێ هەندێک یعنی هەموو کەس ناتوانێت بچێتە ناو ئەو وێبسایدەوە پاسوەرد دێبێ بەشتێ بێ ئەوەی من ئەمێ بەس کاگە هاوڕێ ئەو کەسانێکی من ببین معنین بەو ئیشە لەوانەیە ئەمە پەرەسەندنە ئەمە ئایندەیە بەس من ئەوە داواکاریەکانمانە و هیواداریشم حکوومەتەکەمان بەڕاستی حکوومەتی خزمەت بێوەکو هەر بانگەشەی بۆکرێ و بە حەقیقی خەڵک ماندووە خەڵک بێکاری زۆرە هەوڵ بدرێ لەم دەڤەرەیە چیتر حکوومەتی هێرم جیاوازینەکە بە دوو چاوسێری ئەم لە ئەولانەکە کۆمەڵێ مبەڕیرات لێوێ بازەکرێ لێرە بازەکرێ ئامانجی ئەم حکوومەتەمان ئامانجی
خزمەتکردنی ئینسانی کورد بێت لە هەرێمی کوردستانە و لە دەرەوەی هەرێمی کوردستانی شاو سوپاسش بۆ ئێوە زۆر سوپاس دکتۆر کامەران پرۆفیسۆری یاری دەدەر هەروەها پسپۆریاوی زۆر سوپاس دەکەم دکتۆر جان بەخێراتی سەرچاوانەوە بەڵێ بینەرانی بەڕێز دڵخێم شەوی پانۆراما پێشکەش کرا ئێوە ژەمیشە ساڵ و تەندروست باش بن خواتان لەگەڵ